براکەم عورەتی پیاو ما بین سڕەتی و ڕوکبە لە ناو چیەوە تاوەکو ئەژنۆی ئەوە بریتە لە عورەت بۆ پیاو لە نوێژدا نابێت دەرکەوێت جاکە لە ناوکەوە طبعا لە پشتیشیەوە تا ئاستی ناوچی لە پشتیەوە ئەوە عورەتە بۆیە وەکو خۆت فەرمووت هەندێک گەنجە حێڵ کە نوێژ دەکەن پانتۆڵێکی تەسکی لەبەرە کاتێک کە نوێژ دەکا یعنی پشتەوەی دەردەکەوێت ئەمە بێگومان ئیخلالە بە واجبێک لە واجباتەکانی نوێژ ئەمە کەم تەرخەمیە کاتێک کە ئینسان نوێژ دەکات بەو شێوازە ینی بەشێک لە عورەتی دەرکەوێت ئەمە پێچەوانەی شەرعە و گوناهبارە و نوێژەکەشی نوقسانە لەبەرەوە خوای پەروەردگار ئەمری پێکردوین خذوا زینەتەکم عند كل مسجد واتە بۆ هەموو نوێژێک بۆ مزگەوت بۆ نوێژ بەگشتی پێویستە ئینسانی مسلمان خۆی بڕازانێتەوە جلێکی جوان و ڕێک و پێک و پۆشتە لەبەرکە جاچی پیاو بێت چ ژن بێت جلێکی پۆشتە لەبەرکە ئینسان پێویستە بۆیە یەکێک لە پیاوچاکانی ڕابردوو دەیفەرموو ئینی ئوحب ئەن ئەتەزەینە لڕەبی لە هەموو شتێک زیاتر من پێم خۆشە ئەوەیە کە خۆم بڕازێنمەوە کاتێک دەچمە مقابلەی خوا دەچمە مناجات لەگەڵ خوای پەروەردگار و نوێژ دەکەم خۆم دەڕازێنمەوە ینی جلی جوان ڕێک و پێچێ و پۆشتیان لەبەر دەکرد نەک وەکو ئەمڕۆ هەیە بە بیجامەیەکەوە دێتە مزگەوت نوێژ دەکا ئەمە کەی ئەدەبە لەگەڵ نوێژ کەی ئەدەبێ لەگەڵ خوای گەورە یا بۆ نمونە بەو شێوازی کە باست کرد پانتۆڵێکی تەسکی لە بەرەکە بچێتە ڕکوعەوە ئەوە یعنی وەصفی لاشەی دەکا کە بچێتە سوزدەوە پشتی دیارە عورەتی دیارە یعنی ئەمە بەڕاستی هەمووی ئیخلالە بە ئەدەبی نوێژ بە کەمدانانی قەدری نوێژە و نوێژەکەی نوقسانە و تەواو نییە و گوناهبار دەبێت لەسەری لەبەرەوە نەسیحەتمان بۆیانەکە جلێکی پۆشتە و ڕێک و پێک لەبەرکەن ئینشاءالله خوای پەروەردگاری لە خۆیان ڕازیکەن چێ لە ئێمە بەڕێزەکانم کاتێک کە بڕوات بۆ دەوامەکەی یا بچێت بۆ مقابلەی کەسێکی دەسەڵاتدار بەم شێوازە دەچێت کە خەڵکانێک پێی دەچن بۆ مقابلەی خوای پەروەردگار و بۆ ماڵەکانی خوا چێ لە ئێمە وا دەکات جوانترین و ڕێکوپێکترین جل لەبەر دەکات ئەی بۆ کاتێک کە مناجات لەگەڵ خوای گەورە دەکەی خۆت پۆشتە ناکەی و جلوبەرگێکی باش لەبەر ناکەی